وڵای کاک لەیز ڕۆدری بە خۆی یەکەم یاریزانی ڕیال مەدرید بوو ئەگەر دەستەی کارژێری دەستکاریان نەکرد یان ئەگەر بە قسەی مورینیۆیان کرد بە یاریزانی ڕیال مەدریدش پێویستی بوو لەبەرە هیچ ناوەڕاستکارێکی نەکڕی بوو زانیت ڕۆدری بۆ بارسا پێویستتر لە ڕیال مەدرید باسیەوەمان کرد گونجاوتر بوو دوتان بڵێن گونجاوتر پێویستری ژوو چکە دیۆنگ تووشی پێکان بووە ڕیال مەدرید هیچ نەبیتن چوامینی ئاردە گولەری هەیە بارسا دەبی کاسادۆ یاری پێ بکە یان بێرنال یاری پێ بکە بۆ بارسا گونجاوتر بوو پێویستریش بوو بەڵام ڕیالیش ئەگە بیگواز باو گوزەکی کوشندەی لە بارسا دەبڕاستی ڕۆدری بەرشلۆنەی دوتان بڵێن ڕۆدری خۆی ڕیالی هەڵبژار بەرشلۆنە هەڵبژارد یا ئیداری ڕیال مەدرید بوو یەکەم جار ڕۆدری ڕیال مەدرید دەویست یعنی دەبی هەندێک بارسا دام بۆ دابنێن کە ڕۆدری یەکەم جار ڕیال مەدرید دەویست بەڵام بەوەی هەندێک کێشەوە دواتر بارسا ڕۆدری سەرکەوتوو دەبێت لەگەڵ بەرشلۆنە ئەگە تووشی پێکان نەبێ بەڵێ بەڵێ یاریزانی یەک کێشە هەیە دوای ئەوەی کە لە بچڕانی بەستەری ئەژنۆی هاتەوە زوو تووشی پێکان دەبێت و هەندێک بەتر زیاری دەکە بەڵام لە مۆندیال ئەومان نەبینی بەڵام ئەوجالوانەی بیبینی و هەم دەتوان بڵێم حەوت یاریزانی بەرشلۆنە لە ئیسپانیا لەگەڵی بوونە مثلا ئەوڵمۆی لە پێشەوە بووە پێدری لە تەنیشتەوە بووە کۆبارسی لە پشتیەوە بووە لامین یاماڵی لە باڵەکان هەبووە تۆرێزەوە ڕۆی نەما دەتوان بڵێن ئەنی چۆڵێن چواردەوری ڕۆدری هەمان ئەو ستایلە بوو کە لەگەڵ ئیسپانیا مۆندیالی شێواز یاریکردنی ڕۆدری یاری خاو دەکاتەوە پانتایی بۆ یاریگا دروست دەکات تۆپەکان دەتوانێت شێوازێکی نزیکتری لە بۆسکێس هەیە تۆپەکان دابەش دەکات ئەو شێوازە بۆ مۆرینیۆ پێویست نییە چکە مۆرینیۆ بە هێرشی هەڵگراوی یاری دەکات تۆپێک لە ڕودیگەرەوە بدرێتە ڕۆدری و ئیمباپێ و مەسەلەن دیامۆندێ لە پێشەوە بە ڕۆدری یاریەکە خاوکاتەوە بڕاوکە بۆی نەکسدا دەنیشێنێ یعنی نایە یاری خاوکەوە ڕۆدری یاری خاو دەکاتەوە یاریزانێکی ترمان هەیە بەشێک لە موچەکەی خۆش بوو لە بەشێک لە موچەکەی خۆش بوو لەگەڵ هیلالی سعودی کانسێلۆ ڕووی کردە بەرشلۆنا ئەم بۆندە چۆن هەڵدەسەنگێنی و وەرزی ڕابردوو بینیمان لە گواستنەوەی زستانە بە شێوەی خواستن پێوەندی بە بەرشلۆنا یەکشتی باشە یەکشتی زۆر خۆشە لە هەردوو باڵ دەتوانێت یاری بکە واکە ئەگەر پێویست پێ دەتوانێت هێرشبەری جاری بکە چکە لە ئەنتەر میلان هێرشبەر بوو کانسێلۆ لە ئەنتەر میلان بیرمە هێرشبەر بوو ئەگەر پێویست پێ لە هێرشبەری جاری دەکاتن و بارسای زۆر خۆشەوە یاریزانە و چەند جارە هەموو هەوڵێک دەدا بۆی بێتەوە بارسا پێشتر بارسا بە شێوەی خواستن هینای پارەکەی نەداچەوە هیلال دواتر هینایەوە یعنی زۆر بارسای خۆشەوە دوو جارەوە هەر هەوڵ بۆ بارسا و نیشانەی خۆشەویستی ئەو یاریزانە بۆ بەرشلۆنەوە بوو کە بەشێک لەو موچەیە کە لە لای هیلال مابوو خۆش بوو لە پێنا ئەوەی هیلال ڕازی بێ بێتە بەرشلۆنە بەدیکەوت بوو ئەگەر نەمگوازیەوە بەرشلۆنە من لە هیلال یاری ناکەم تەنیا موچەکەم وەردەگرم چاوەڕ دەکەم بۆندەکەم تەواو بێ دێم و بارسا ینی بەس بارسای دەوێت یاریزانی دیز بۆ هیلال یاری بکە